والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آتي سيو هشتي سورة النساء لا فرهش تاو بينج دواي خوانوي آتكان دزدكين بتفسير كردنيان. أعوذ بالله من الشيطان الرجيم. والذين ينفقون أموالهم رئاء الناس ولا يؤمنون بالله ولا باليوم الآخر ومن يكن الشيطان له قرينا فساء قرينا ومن يكن الشيطان له قرينا فساء قرينا وماذا عليهم لو آمنوا بالله واليوم الآخر وأنفقوا مما رزقهم الله وكان الله بهم عليما. إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها ويؤت من لدنه أجرا عظيما. فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا يومئذ يود الذين كفروا وعصوا الرسول لو تسوى بهم الأرض ولا يكتمون الله حديثا. يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون ولا جنبا إلا عابري سبيل حتى تغتسلوا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم إن الله كان عفوا غفورا. ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يشترون الضلالة ويريدون أن تضلوا السبيل. آتي سيو هشت هر تغاوكري آتكاني بيشويا كخواي قورا لآتكاني بيشودا فەرمووی هەر کەسێک کە ڕەزیل بێت ڕەزیلی بکە و هەروەها فەرمان بە خەڵکی بکە کە ڕەزیلە ئەوە دوو و ئەو کەسانەی کە ئەو ناز و نیعمەت و چاکانەی خوا پێیان داون دەیشاردنەوە خوای گەورە سزای ئاگر و سزای دۆزەخ و ڕیسواکەری بۆ ئامادەکردوون. هەر کەسێک ڕەزیل بێت ماڵی خۆی نەبەخشێت دڵی نەیەبی بەخشێ یا سەرفیکا بۆ خۆی و بۆ خەڵکی و کە بۆ خۆی نایبەخشێ فەرمان بە خەڵکیش دەکا کە ڕەزیل بێت و دەست بە ماڵەوە بگرێ و هەروەها ئەو ناز و نیعمەت و چاکانە یا ئەو عیلم و زانست و چاکانەی خوا لەگەڵی کردوون دەری ناخات و نایڵێ ئەو کەسانە خوای گەورە بە جەهەنەم هەڕەشەی لێ کردوون. هێندێکی دیکە لەو کەسانەی هێندێک لەو تاوانانەی دیکەش کە نەتیجەکەیان ئاگرە نەتیجەکەیان دۆزەخە نەتیجەکەیان سزایە کە دەڵێن نەتیجەکەیان سزایە و دۆزەخە مەرج نییە کەسەکە کافر بێت و بە کافری بچێتە جەهەنەمێ لەوانەیە بە ئەندازەی ئەوەی کە چونکە بە ڕەزیلی ئینسان کافر نابێ ئەگەر تەنها ڕەزیلی بێ بە فەرمانکردن بە ڕەزیلی ئینسان کافر نابێ بەڵام گوناهی کردووە تاوانێکی کردووە
تاوانەکە قابلی ئەوەیە ئەگەر تەوبەی لێنەکە خوای گەورە کەسەکەی سزادا. یەکێکی دیکە لە گوناهەکان کە ئینسان بەرەو جەهەنەم دەبا خوا پەناماندا بریتە لەوەی کە خوا لێرە باسی دەکات دەفەرمێت والذین ينفقون ئەموالهم ئەوانەی کە دەبەخشن ماڵ و سەروەت و سامانی خۆیان بەڵام چۆن دەیبەخشن ریئا الناس بۆی خەڵک بیان بینێ لە کاتی بەخشیندا. ماڵ دەبەخشن بەڵام ئامانجیان لە ماڵ بەخشین ئەوە نییە خوا لێیان ڕازی بێ، ئامانجیان لە ماڵ بەخشین ئەوە نییە خوای گەورە بە بەهەشت پاداشتیان داتەوە بەیەک بەدە و بەیەک بە 100 بە 700 بەڵکو دەیانەوێت لە دنیادا کەسێک مەتحیان کە کەسێک بە سەخی و دەستکراوە پێیان هەڵا بڵێ مەبەستیان ئەوەیە لە بەرامبەر ئەو پارەی ئەو ماڵەیە کە دەیبەخشن لە دنیادا شتێکی دیکەی چاکتریان دەستکەوێتەوە. ئەو جۆرە کەسانە پێیان دەوترێ ڕیاباس. طبعاً ڕیا ئەوە کە ئینسان کارێک دەکەی لە کاتی ئەنجامدانی کارەکەدا چۆن دەتەوێت خوا لێت ڕازی بێ لەگەڵ خوا لە خۆڕازیکردندا دەتەوێت کەسێکی دیکەش ڕازیکەی. بۆ معلوماتان ئەگەر کەسێک ماڵبەخشینەکەی تەنها و تەنها لە بەرخاتری کەسێکی بێ ئەنی وەکو عیبادەت بیکا پێی لە دین دەردەچێ ها ئەو کاتە دەبێتە شیرک نەگڕیا خەراترا. مەسەلەن کەسێک نوێژێ دەکا ئەگەر نوێژەکەی بۆ کەسێکی بێت تەنها و تەنها ئەوە گوناهەکەی گەورەترە ها هەر دەبێتە موشریک کەسەکە. بەڵام کەسەکە بەنمونە نوێژە دەکا ئەسڵی نوێژەکەی بۆ خوایە بەڵام لەگەڵ خواش دەیەوێت کەسێکی دیکەش لە خۆی ڕازیکا بە نوێژەکەی. ئەوەی ماڵیش دەبەخشێ بە هەمان شێوە ئەسڵی ماڵ بەخشینەکەی بۆ خوایە دەیەوێت لە قیامەتش خوا پاداشتی داتەوە بەڵام لە دنیای حەزی لێیە خەڵکیش مەدحیکە. ئەوە ڕیایە ها. پێی خۆشە لە دنیاشدا خەڵک ببینێ کە چەندەی دەبەخشێ، پێی خۆشە لە دنیاشدا ئەو کەسەی ماڵەکەی پێبەخشیوە کەسێکی بە نمونە چاکەی لەگەڵدا بکاتەوە ڕۆژێک پێی ببەخشێتەوە ئەوانە ڕیان. چونکە عەکسی ڕیای چییە؟ ئیخلاسە. ئیخلاس ئەوەیە کە تۆ عیبادەتێک دەکەی هیچ مەبەستێکی دیکەت نەبێت تەنها ئەوە نەبێت کە خوا لێت ڕازی بێت. طبعاً ئەو پەڕی ئیخلاسە. ئەی ئەگەر کەسێک لەگەڵ خوادا بیەوێت کەسێکی دیکەش ڕازیکە چۆن خوا مەدحت دەکا کە ماڵ دەبەخشی نوێژ دەکەی مەدحت دەکا ڕۆژوو دەگری مەدح دەکا حەزت لێ بە کەسێکی دیکەش مەدحت کە ئەو کاتی ئینسان تووشی ڕیا بووە. ڕیاژ ئینسان طبعاً عولەما دەفەرمون ئینسان پێی لە دین دەرناچێ بەڵام شیرکی بچووکە ها بۆ معلوماتتان شیرکی بچووکیش حەدیثمان هەیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم شیرکی بچووک جاری وا هەیە هێندە شاراوەیە هێندە نادیارە دەفەرمێت وەکو دەنگی پێی مێرووی ئەگەر بەسەر بەردێکی ڕقی لوزدا بڕوە دەنگەکەی چەندە؟ هەستی پێ ناکەی. ڕیاش جاری وا هەیە خودی کەسەکەش لەوانەیە هەستی پێ نەکا ها. ئەی چارەسەر چییە؟ چۆن خۆ بپارێزین؟ گوناهێک هێندە خەفی بێ و هێندەش مەترسیدار بێت ئینسان بەرەو جەهەنەم بە. ئەو هەموو ئاەتەمان هەنەها لە سوورەتی ماعونیش الذین هم یوڕاؤون خوای گەورە کە باسی چوونە جەهەنەمە دەکات دەفەرمێت ئەوانەی ڕیابازی دەکەن. جا ڕیابازی لە نوێژەدا بێ هەروایە لە ڕۆژوویدا بێ هەروایە لە قورئان خوێندنەوەیدا ها کەسێک قورئانی دەخوێنێتەوە قورئان خوێندنەوەکەی بۆ خوایە بەڵام نیتی ئێوەشی هەیە خەڵک بەدەنگ خۆشیشی بزانێ پێشی بڵێن ئەی قورئانەکە چەند جوان بوو چەند باشت خوێندەوە بنمونە ئەو نیەتت هێنایە گەڵێ ئیخلاسی تێدا نامێنێ کە ئیخلاسی تێدا نەما بۆیە عیلاج پێغەمبەر فێری کردووین صلی الله عليه وسلم دەفەرمێ و بۆ خۆشی هەمیشە ئەو دوعای دەکرد دەیفەرموت اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلمه وأستغفرك لما لا أعلمه. هەمیشە دەیگوت خوایە خۆم پەنا دەدەم لەوەی کە هاوبەشت بۆ بڕیاردەم و داواشت لێ دەکەم لێم خۆش بی لە شیرک و هاوبەشیەک هەستی پێ ناکەم. عیلاج تەنها ئەوەیە ها بەوەی ئینسان ڕزگاری دەبێت لە ڕیابازی ئەو ڕیایی کە هەستی پێ ناکەیت. تەبەن ئەوەی هەستی پێ دەکەین دەبێت ئینسان زاڵ بێ بەسەر خۆیدا ئەو کاتەی دادەبەستێ نوێژێ ماڵەکەی دەبەخشی هەموو شتێک لە مێشکی خۆت فرە دەدەرێ تەنها و تەنها چاوەڕێی ئەوە بە خوای گەورە لە قیامەتێ ئەجرەکەت پاداشتەکەت بۆ بنووسێت. تەبەن ئەو کاتە خوای گەورە خۆی دەزانێت چەندت پاداش دەداتەوە بەقەدەر خاوێنی نیەتەکەت پاداشتەکەت زیاد دەکا. بەڵام ئەگەر ڕیایی هاتە گەڵێ کە زۆر خەتەرە طبعاً مەرجی قوبوڵبوونی هەموو عیبادەتێک یەکەمیان بریتێ لە ئیخلاس دڵسۆزی و خوامەبەستبوون بەتەنێ عەکسەکەی چییە؟ طبعاً ئەو ڕیابازیە. جا خوا دەفەرمێ والذین ينفقون أموالهم رئاء الناس ئەوانەی کە ماڵ و سەروەت و سامانیان دەبەخشن
بەڵام ڕیئا ئەناس بۆ ئەوەی خەڵک بیان بینێ یان خەڵک مەتحیان کە یا خەڵک بە دەوڵەمەندیان بزانێ یا خەڵک مەدح و سەلایان کات و پێیان هەڵا بڵێ یا دەستکەوتێکی دنیایان دەستکەوێ ئەوە یەک ولا يؤمنون بالله واليوم الآخر لە هەمان کاتدا بڕوایان بەخوا و بە ڕۆژی دوایش نییە یعنی سەرنجامی ئەوانش ئاگاتان لێ بێ وەکو ڕەزیلەکان وەکو ئەو کەسانەی کە فەرمان بە خەڵکی دەکەن ڕەزیل بن سەرنجامەکان سزای ڕیسواکەری خوای پەروەردیگارە ئەو جار دەفەرمێت وەمەن یەکون الشەیطان له قەرینە هەر کەسێک شەیطان ببێ بە هاوڕێی بە ڕەفیقی بە برادەری بە هاونشینی بە دۆستی خوا دەفەرمێت فەساء قەرینە فەساء خراپترین هاوڕێ چێ بۆ ئینسانی بریتێ لە شەیطان فەساء خراپترین ڕەفیق و هاوڕێ فەساء قەرین خراپترین قەرین کێیە تەوان شەیطانە کە شەیطان هەمیشە يأمر بالفحشاء ها فەرمانت پێ دەکات بە هەرچی خراپە هەیە ڕەزیلی کە ئینسان لە دڵیدا دروست دەبێت کێ پێی دەڵێ ڕەزیل بە شەیطان پێت دەڵێ پێت ینی دەترسێنێ بە فەقیری دەڵێ بۆ خۆت هەڵی ناگری ئەگەر بۆ خۆت پێویستت پێی بوو ئەگەر منداڵەکانت پێویستیان پێی بوو تۆ لە خۆت بەرپرسی هەندێک خوتخوتە و وەسوەسەت بۆ پەیدا دەکا وردە وردە تەمبەڵیت پێ دەکا بۆی ماڵەکەی نەبەخشی بۆ ئەوەی بەشکم کەسەکە بمرێت و فریای سەداقەکەی نەکەوێت چونکە جاری وایە بە سەداقەیەکی گچکە ئینسان ڕزگاری دەبێت شەیطان بەس دەیەوێت لە ئاگر نەیە دەرێ لە ئاگر ببیە ڕەفیقی بۆیە خوا دەفەرمێت وەمەن یەکون الشەیطان له قەرینە هەر کەسێک لەو دنیایەدا شەیطان ببێتە هاودەم و ڕەفیقی فەساء قەرینە خراپترین هاوڕێ و برادەری بۆ خۆی بڕیارداوە ئەوە ئاەتی یەکەم پاشان دەفەرمێت وەماذا عەلەیهیم یعنی ئەوان بێباوڕەکان خراپەکارەکان چ زەرەرێکیان دەکرد وەماذا عەلەیهیم یعنی چ شتێک دەکەوتە سەریان چ زەرەرێکیان لێ دەکەوت چ زیانێکیان پێدەگەیشت لەو ئامەنوا بالله واليوم الآخر ئەگەر ئەوان بەڕاستی ئیمانیان هێنابە بەخوا بە ڕۆژی دوای ئینسان لە ئیمان بوون بە قیامەتێ لە ئیمان بوون بە ڕۆژی دوای چ زەرەرێکی دەکا طبعا هیچ شتێک هەیە خوای گەورە ئەمرت پێ بکا و زەرەری خۆتی تێدا بێ یا زەرەری کەسێکی دیکەی تێدا بێ بێگومان نەخێر لە ئیمان بوون بە قیامەتدا ئیمانی تەواو بە قیامەتدا کە کۆنتڕۆڵت دەکا ڕێک ئیمان بوون بە قیامەتی ئیمانی کامل واد لێ دەکا کە لەو دنیادا هەمیشە هەوڵ دەی زۆرترین چاکە بکەی باشترین باشە ئەنجام بدەیت لەگەڵ خۆت و لەگەڵ خەڵکیدا وایە وەوەد لێ دەکات نزیکی هیچ گوناهێک نەکەویەوە چێ زەرەری لێ دەکا نەعوذ بالله طبعا ئەگەر ئیمان بوون بە خوا و بە قیامەت بە گریمانە و بە ئەگەریش بێ ئینسان هەر ئیمانی هەبێ بۆ ئەوانەی کە بتپەرستن کە دەیانگوت قیامەتیش نییە خۆ هەر خۆیان بۆ قیامەتی حازر کرد بە قازانجیان دەکرد وانە چونکە ئەگەر بە نمونە پێت بڵێن نەخۆشیەک لە ئارادا بە نمونە خۆت بپارێزە وایە ئەگەر خۆت نەپاراست و هەبوو ئەوە تووشی دەبێ خۆیە ئەگەر خۆت پاراست و نەهات خۆی زەرێک نەکردووە ئەو کاتی بۆیە ئەوانەی کە ئیمان بوون بە قیامەتێ بەز لەکن بێباوڕان و کافران گومانی تێدادنا یەقینە بۆیە خوا دەفەرمێت وەماذا عەلەیهیم ئەوان چ زەرەرێکیان پێدەکەوت لەو ئامن و ئەگەر بەڕاستی ئیمانیان هەبا بەخوا و بە ڕۆژی دوایی ئەوە یەک وەئەنفەقوو و ماڵەکانی خۆشیان بەخشی بە وەئەنفەقوو بەخشی باشیان سەرفیشیان کرد بە میما ڕەزەقەهم الله بەشێک لەو ماڵی کە خوا پێی لە بەخشین لە پێناوی خوای گەورەدا ئەگەر کەسەکە نیەتی خوا لە خۆڕازیکردن و قیامەتیش نەبێ ئەو کەسەی ماڵ دەبەخشێ هەر لەو کەسەی چاکترێکە نابەخشێ وایە کەسێکی بێباوڕش کەسێکی ڕیابازیش ماڵ ببەخشێ چاکە بکا لە دنیادا خوا حتمەن لە دنیادا چاکەی هەر لەگەڵ دەکاتەوە دەگونجێ کەسێکی بێدینیش بە ماڵ بەخشین مصیبەتی لەسەر لابسێ نەخۆشی لەسەر لابسێ تەمەنی بەرەکەتدارتر بێت زۆرتر بمێنێتەوە و لەوانەیە خوای گەورە یارمەتی بدا بەرەو هیدایەت و ئیمان بێ بۆیە هەمیشە ئینسان لە بەخشین و ماڵ بەخشیندا قازانج دەکا زەرەر ناکە و پاشان لە ئیمان بوون بەخوا بە ڕۆژی دوایدا بە هەمان شێوە وەماذا عەلەیهیم خوا دەفەرمێ ئەوان چ زەرەرێکیان پێدەکەوت لەو ئامنوا بالله واليوم الآخر ئەگەر بەڕاستی و بە دروستی ئیمانیان هێنابە بەخوا و بە ڕۆژی دوای ئەوە یەک وەئەنفەقوو مما ڕەزەقەهم الله و بەخشی بایان لەو ماڵ و سەروەت و سامانەی کە خوا پێیداون وەکان الله بهم عەلیمە خوای گەورە
بهم يعني بەکار و کردەوەی ئینسانەکان عەلیمە زانایە خوای گەورە ئاگای لێیە کاتێک کە ماڵ دەبەخشی چاکە دەکەی بە چ نیەتێک دەکەی هەمیشە پاداشتی کردەوەکان زۆرتر بەهۆی چیەوەیە بەهۆی نیەتەکەیەوە ها وكان الله بهم عليما خوای گەورە بەکار و کردەوەی ئینسانەکان زۆر ئاگادارە اینجا دەفەرمێت إن الله لا يظلم مثقال ذرة بێگومان خوای گەورە ئەوە یاسای خوایە ستەم ناکە مثقال ذرة بەقەدەر یەک دەنکە خەردەلەیەک بەقەدەر یەک ذەڕە چییە جاران دەیانگوت خۆر کاتێک لە پەنجەرەی دەدا ئەو شتە سپیە وردانەی کە لە هەوای پەیدا دەبن جاران دەیانگوت ذەڕە ئەوەیە هەندێک عولەما دەفەرمون ذەڕەی قورئانێ وەک سەری مێرووی سوور هەیە گچکە گچکەکان سەرکەکەیان کە دەڵێن هیچ وەزنێکی نییە تەوان لەسەر تەرازووی زێڕیشی دانەی هیچ شتێک نایخوێنێتەوە یعنی ئەگەر کەسێک چاکە یا خراپە بەقەدەر ئەو ذەڕەی ئەنجامی دابێ لای خوای گەورە حتمەن وەک خۆی تەبان خوای گەورە چاکەکە خراپەکە دەنووسێت بەڵام یەک فەرقی هەیە خوای گەورە لە بەرامبەر کەسی خراپەکار و لە بەرامبەر گوناهدا خوای گەورە یاسای عەدلی هەیە دادگەری بەکاردێنێ وایە خواستەمت لێ ناکات چاکەیەکت کردبێ بەقەدەر ذەڕەش بچووک بێ بەقەدەر دنکە خەردیلەیەکیش گچکە بێ نییە چاکەت کردبێ خوا بۆی نەنووسیبی چونکە ئەگەر نەینووسی بێ خوای گەورە بەستەمی حساب کردووە خوای گەورە ئەو ستەمەی ناکە بە هەمان شێوە ئەگەر کەسێک خراپەیەکی کردبێ بەقەدەر یەک ذەڕە بێ خراپەکە خوای گەورە خراپەکەی وەک خۆی نووسیوە خراپەت دوو ئەوەندە و سێ ئەوەندە ناکرێن ئەوە یاسای عەدلە خوای گەورە لە بەرامبەر خراپە نووسیندا بەکاری دێنێ خوای گەورە عەدالەتی 100% بەکار دێنێ لە بەرامبەر خراپەدا خراپەت کرد چەندت کردبوو هەر ئەوەندەت بۆ دەنووسرێ بەڵام لە بەرامبەر چاکەدا خوای یاسای چی هەیە خوای گەورە یاسای فەضلی هەیە یاسای چەندانەکردنەوە چەند ئەوەندەکردنەوە وایە یەک چاکە دەکەی لای کەمی بۆ دەبێتە چەند لای کەمی خوا بەس لێت قوبوڵکە هەموو چاکەیەک یەک بەدەیە وایە خوێنمان وایە ئەگەر نیەتەکە تۆزێک بە قووەتر و خاوێنتر بوو دەیەکە دەبێتە 100 تۆزێک بە قووەتر بێت سەدەکە لەوانەیە بێتە 700 جاری وا هەیە 700ەکە والله یضاعف خوا دەفەرمێ چەند قات 700ەکەش دەبێتە چەند ئەوەندە و هێندێک چاکەش هەنە بۆ معلوماتان تەبەن ڕەقەم هەر نایخوێنێتەوە ژمارە حەدیثمان هەیە ئەوڕۆ لە شوێنێکی بینیم لە قیامەتێ دەفەرمۆن هێندێک خەڵک دەچنە بردەرگای بەهەشتێ بەبێ ئەوەی چوبنە یعنی کردارەکانیان کێشرابێ برابنە بەرامبەر خوادا بۆ محکەمەکردن و لێپرسینەوە چاکەی یعنی تەرازوەکەیان کردەوەکانیان ئەوە کرابن مەلایکەتەکان دەفەرمون خەزەنەکانی بەهەشتێ دەڵێن کوا چونکە هەرچی چووە سەر تەرازوێ کارتێکی پێدەدرێت تەوان کە لا ئیلاهە ئیلا الله لێ نووسراوە کە کلیلی کردنەوەی بەهەشتا بەبێ ئەوەی چوو بنەوێ چوونەتە بەردەرگای بەهەشتێ دایانەوێ بڕۆن دەڵێن خەزەنەکان دەڵێن کوا دەڵێن ئێمە لەو کەسانەین کە پێویستی بەوەی نییە کە جا یەکێک لەوانە مەبەستمە و کەسەیە کە ئارامگر بووە بنمونە خوا دەفەرمێ ئینەما یووەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب ئارامگران پاداشتەکەیان بێشمارە مەبەستم هێندێک جار خوای گەورە فەضل و بەخششەکەی هێندە زۆرە یەک بەدە و یەک بە 700 و ئەوانە زۆر زیاتر تێدەپەڕێنە جا ئەوە دەرسی پێشووتر گوتمان ئیبن عەباس دەفەرمێت لە سوورەتی نیسادا 8 ئایەت هەنە بۆ هەر یەکەیان لە دنیا و لە هەرچی تێدایەتی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقیمەتترن و تایبەتن بە ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم یەکێکی دیکە ئەو ئایەتەیە إن الله لا يظلم مثقال ذرة بێگومان خوای گەورە ستەم ناکە لە هیچ کەسێک بەقەدەر ذەڕەیەک یعنی بەقەدەر گەردیلەیەک و گەردیلەیەک بەقەدەر ذەڕە کە ذەڕە تەوان ئێستا عیلم سەلماندوویەتی زۆر لەسەر مێرولەی بچووکترە و لەو شتێک کە خەڵک جاران دنکە خەردەلە و ئەوانە کە بە ذەڕە تەفسیر کراون زۆر لەوەی بچووکترە وإن تكو حسنة أجا أجر وإن تكو أجر أو كاري تو كردوتا حسنة تاكبو
چی لێ دەکا خوا یضاعفها خوای گەورە چاکەکەی چەند ئەوەندە لێ دەکا ها گوتمان 1 بە 10 1 بە 100 1 بە 700 ويؤتي ودەشبەخشێ من لەدونه لەلایەن خۆیەوە ئەجرا عەظیمە پاداشتێکی زۆر گەورە یعنی چی یعنی ئەتۆ کە کارە باشەکان دەکەی لە قیامەتێ کارە باشەکانت چەندانە چەند ئەوەندە لێکراوە وایە لە بەرامبەر ئەوەیدا کە کارە چاکەکانت خوای گەورە بە فەضلی خۆی یەکی کردووە بە 10 10 کردووە بە 100 100 کردووە بە 700 خوای گەورە لە بەرامبەر ئەوەیدا لێت خۆش دەبێ پاشان کە لێت خۆش دەبێ یعنی چی یعنی ناتخاتە جەهەنەم و سزاد نادا بەڵام هەر ئەوەندە نییە خوای گەورە لە قیامەتە ئینسانی نەخاتە جەهەنەمێ نەیخاتە دۆزەخێ بەڵکو لە بەرامبەر چاکەکانتدا پێت دەبەخشێ بە فەضلی خۆی ئەجرا عەظیمە پاداشتێک کە زۆر گەورەترە لە کردەوەکانت جا بهێنە پێش چاوی خۆت بە نمونە ئێمە هەرچی گوناهمان هەیە چەند بە چەندی بۆمان نووسراوە گوناه 1 بە 1 نووسراوە وایە چاکەش ئەگەر هەمان بن 1 بە 10 ئەگەر 1 بە 10 جاری وا هەیە بۆ 1 بە 700 1 بە چەند 700 لەوانەیە نووسرا بێ لە قیامەتێ کەسێک لەگەڵ ئەوەیدا کە خوا چاکەی بۆ کردووی بە 1 بە 100 و 1 بە 700 خراپەکانیشی وەکو خۆی چەندەت کردووە هەر ئەوەندەی بۆ دووسیوی گوناهەکانت بخرێنە تەرازوی و چاکەکانت بخرێنە تەرازوی واش ینی بەو هەموو فەضلەش بەو هەموو چەندانەکردنەوەیە ئینسان ئەگەر چاکەکانی بەقەد گوناهەکانی نەبێ چۆن ڕووی دێت بە نمونە لە قیامەتێک لێی بکە وایە خوا بەو هەموو فەضلەی خۆی چاکەکانی بۆ کردووی بە 1 دا 1 بە 100 1 بە 700 و هێندێک جارها هێندێک فەرمودەمان هەنا بە ذیکرێک بە تەسبیحاتێک بە دەستنوێژێک جاری وایە بە 2 ڕکعات نوێژی سونەتێک خوای گەورە گوناهەکانی بۆ سفر کردوویەوە وایە حەدیثمان هەیە دەفەرمێت نوێژێک بۆ نوێژێکی دیکە وایە ڕەمەزانێک بۆ ڕەمەزانێکی دیکە جومعەیەک بۆ جومعەیەکی دیکە دەبنە کەفارەت و ڕەشکەرەوە ئەوانەشمان کردوون و ئەگەر لە قیامەتێ واش ئێستا خراپەکانمان زۆرتر بن لە چاکەکانمان بێگومان تەبان ئینسان بە هیچ شێوەیەکی نابێ و نیشە ڕووی نایە گلەی بکە لە قیامەتێ بڵێ خوایە زوڵمت لێکردم ستەمت لێکردم چونکە خوای گەورە لە فیرعەون و لە شەیطانیش زوڵمی ناکە شەیطان کە تەبان دوژمنی سەرسەختی خوای گەورە و مرۆڤایەتیە چەندەی خراپە کرد بن خوای گەورە خراپەکانی ویشی هەر 1 بە 1 نووسیوە ئەوجا شایستەی چوونە جەهەنەمێ بووە ئەی ئێمە ئیماندار ئەگەر بەو هەموو فەضلانەش بەو هەموو چەند ئەوەندانەیەش نەمانتوانی بێ چاکەکان بەقەد خراپەکان لێ بکەین خوار بەقەد 1 بن خوای گەورە فەضلی هەیە هەر لێت خۆش دەبێ ناخوای گەورە بە هیچ شێوەیەکی چاکەی بە 2 حساب و بە 10 حساب ناکە لە هیچ شوێنێکیدا خوای گەورە یاسای عدل لە بەرامبەر خراپەکاراندا لە بەرامبەر گوناهدا بەکاردێنێ ناخوای گەورە بە فەضلی خۆی نوێژێک لە کەعبە بیکەی بە 100,000 بۆت حیسابە بەڵام کە گوناهێکت کرد هیچ شتێکمان نییە گوناهەکەش بە 100,000 گوناهات لەسەر حساب بێ بە هیچ شێوەیەکی خوای گەورە فەضلە وەخوای گەورە هەمیشە ڕەحمەت و میهرەبانی بەسەر ئەوەیدا زاڵە إن الله لا يظلم خوای گەورە ئەوە قەراری خوایە خوای گەورە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ستەمێک لە هیچ کەسێک ناکە مثقال ذرة بە ئەندازەی 1 دەنکە خەردەلە یان 1 ذرة وإن تك حسنة جاء ئەگەر ئەوەی ئەنجامتان داوە چاکە بوو يضاعفها خوای گەورە چاکەکەی چەند ئەوەندە لێ دەکاتەوە ويؤتي دەشبەخشێ من لەدونه لەلایەن خۆیەوە ئەجرا عەظیمە پاداشتێکی زۆر گەورە اینجا خوا دەفەرمێ فەکەیف یعنی دەبێ حاڵی خەڵکی چۆن بێ ئیذا جئنا کاتێک هێنامان من كل أمة بۆ هەموو ئومەتێک بشەهیدین کەسێک بەسەریانەوە ببێ بە شاهید فەکەیف یعنی دەبێ چۆن بێت ئەوە ئیستیفهام و پرسیاری سەرسوڕمانە یعنی دەبێ حاڵ و وەزعی خەڵکی چۆن بێ لەو ڕۆژەیدا کە هەر ئومەتێک دەهێندرێ بۆ دەشتی مەحشەر خوای گەورە باسی بانگی کەسێک دەکا ببێ بە شاهید لەسەریان جا ئەو کەسە کێیە تەبەن زۆرێک لە عولەما دەفەرمون هەر ئومەتەی پێغەمبەرەکەی خۆیانە
لە قیامەتێ لەسەر ئومەتەکەی خۆی دەبێت بە شاهید دەڵێ خوایە پەیامەکەی تۆ موکو خۆی گەیاند بەڵام لە ئومەتەکەم تەنها ئەوەندانە بە قسەیان کردم و ئەوانە هەموو لە ئەمری من دەرچون و بە ئەمری منیان کرد. هێندێک دەفەرمون شاهیدەکە فریشتەکانن ها شاهیدی هەر ئومەتەی ئەو مەلایکەتانە کە خوای گەورە دایناون بۆ نووسینی چاکە و خراپەکان. مەلایکەتەکان دێن دەبن بە شاهید ئەگەر چاکەت کردبن خوایە شاهیدم ئەوەندە چاکەت کردن و ئەگەریش خراپەت کردبن خوایە شاهیدم ئەوەندە خراپەت کردبن. هێندێک جار ئەوانە هەموو ڕاستن هێندێک جار جەستەی خۆت لەسەر خۆت دەبێ بە شاهید ئەگەر ئینکاریت کرد لە قیامەتێ ئیعترافت نەکرد بە نمونە قسەت هەبوو نەگەیشتە قەناعەت خوای گەورە مۆرێک لە دەمی کەسەکەی دەدا ئەو ئەندامەی کە گوناهەکەت پێ کردووە دەستە دەست قسە دەکا قاچە قاچ چاوە چاو گوێ گوێ ئەندامەکەی خۆت لەسەر دەبن بە شاهید و نەسیشمان هەیە لە سوورەتی زەلزەلەدا خوای گەورە باسی زەویش دەکا ئەو زەویەکە ئینسان گوناهەکەشی لەسەر کردووە جاری وهەیە لەسەر کەسەکەی دەبێتە شاهید بۆیە طبعا مەشهدێکی زۆر ترسناکە بۆیە حەدیثی صحیحە دەفەرمون جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی مەسعود یەکێک بۆ لە قورئان خوێنە دەنگ خۆشەکان پانجی کردووە فەرموویەتی قورئانم بەسەردا بخوێنەوە توێت ئەی پێغەمبەری خوا تۆ قورئانت بۆ هاتۆتە خوارێ و ئەمن بیخوێنمەوە بەسەر تۆدا فەرموویەتی بەڵێ حەز دەکەم لە کەسێکی دیکە گوێم لێ بێ جاری وایە کەسێکی دیکە بۆت دەخوێنێتەوە کاریگەرترە دەستی کردو بە سوورەتی نیسا دەفەرمێت هاتم هەتا ئەو ئاەتەی کە گەیشتمە ئەو ئاەتەی پێغەمبەر فەرمووی بەسە دەڵێ کە تەماشام کرد وەک دەڵێ بە کوڕ طبعا فەرمێسێک بە چاوەکانی پێغەمبەردا داهاتنە خوارێ صلی الله عليه وسلم لەگەڵ خوێندنەوە و گەیشتن بەو ئاەتەیدا بۆیە طبعا ئاەتەکە فعلا ئاەتێکە ئەو مەشهەدە دێنێتە پێشچاوی کە ئینسان لە دەشتی مەحشەر بە تەنها لەگەڵ ئەو کەسەی کە شاهیدیت لەسەر دەدا لە بەرامبەر خۆی گەورەدا ڕاوەستاوی کە مەجالی هیچ خۆلادان و خۆدزیرەوەیەک نییە بە هیچ شێوەیەکی فكيف إذا جئنا من كل أمة بشهيد تبع حالي خلقي چۆن بێ کاتێک جئنا يعني هێنامان من كل أمة لەناو هەر ئومەتێکدا بشهيد کەسێک بەسەریانەوە تا ببێتە شاهید وجئنا بك وهێنامان ئەتۆش يعني دێنین ئەتۆش على هؤلاء بەسەر هەموو ئومەتانەوە ببیە شاهید ببیە ئاگادار پێغەمبەری هەر پێغەمبەرەی صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی خۆی بەسەر ئومەتەکەی خۆی شاهیدە و پێغەمبەری ئێمەش صلی الله عليه وسلم بەسەر هەموو ئومەتەکانی پێشبەوە شاهیدە شاهیدی بۆ پێغەمبەرەکان دەدا کە هیچ پێغەمبەرێک خیانەتی نەکردووە دینەکەی خۆی گەیاندووە و شاهیدیش لەسەر قەومەکان دەدا کە ئەگەر سەرپێچی فەرمانی پێغەمبەرانیان کرد بێ جاخوا دەفەرمێت یەومەئیذین لەو ڕۆژەدا طبعا هەموو کەس هەر ناڕەحات نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەیدانێ ئەگەر شاهیدی لەسەر دای طبعا ماڵت بە قوڕە دەژیرێ هیچ وایە ئەگە بوو بە شاهید بۆت ئەگە بە شاهیدی بۆ دای کە شوێن کەوتەی ڕاستەقینەی ئەوی بووی بەڕاستی بە قسەی ئەوت کردووە بەڕاستی ئامادە بوو شەفاعەتت بۆ بکات تکات بۆ بکە بە ئومەتی خۆی بزانێ بێگومان مەمەسم لەو حاڵەتەیدا کە شاهیدیەکە دەدرێ هەندێک خەڵک دڵخۆشە ئەوەی شاهیدیان بۆ دەدرێ ئەوەی شاهیدیشیان لەسەر دەدرێت تەمان لە ئەو پەڕی دڵناخۆشیدانە بۆیە خوا دەفەرمێت یەومەئیذین لەو ڕۆژەدا یەوەد الذین کەفەڕوا پێیان خۆشە ئەوانەی کە بێ باوەڕ بوون ئەوە یەک وعەسەو الرەسوولە و ئەوانەی کە سەرپێچی فەرمانی پێغەمبەرەکەی خۆیانیان کردووە چیان پێخۆشە چ حەز دەکەن لەو توسەوە پێیان خۆشە یەکسان بکرێنەوە لەو توسەوە بهم الأرض ئەوان هەر هەمویان یەکسان بکرێنەوە لەسەر لەگەڵ زەویدا و هەر هەمویان ببنەوە بە خۆڵ و بە زەویدا بڕۆنە خوارێ ئەو جار خوا دەفەرمێ ولا یەکتمون الله حەدیثا ناشارنەوە لە خوا هیچ قسەیەک یعنی هیچ کەس ناتوانێ هیچ قسێک لە خوای گەورە بشارێتەوە بەدەمی خۆت لە بەرامبەر خوای گەورەدا دەبێت ئیعتراف بە هەرچی گوناهی خۆت هەیە ئەگەر ئینسان خراپەکار بێت و خوای گەورە گوناهەکەی بۆ ستر نەکردبێ گوناهەکەی بۆدا نەپۆشیبی لە بەرامبەر خوادا و لە بەرامبەر هەموو خەڵکیشدا دەبێت بە زمانی خۆت ئیعتراف بە گوناهەکانی خۆت بکەی بە زمان نەتکرد ئەگەر ئینسان ناتوانێت نەشیکا ئەو جار ئەندامەکانت تەوان دەبن بە شاهید لەسرت بۆ ئەوەی نەک کەسەکە بۆ خۆی بگاتە یەقین کە خوا عەدالەتی هەیە
بۆی هەموو خەڵکی بزانن لە قیامەتێک کە خوای گەورە عەدالەتی 100% پەیڕەو کردووە ئەوەی دەیخاتە جەهەنەمێ کردەوەکانی خۆی نی نەک خوا نەعوذ بالله ستەمی کرد بێ هاجا دەفەرمێت یەومەئذ یەوەد الذین کەفەروا پێیان خۆشە لەو ڕۆژەدا پێیان خۆشە ئەوانەی کە بێباوەڕ بوون وعەسەو الرەسوول و ئەوانەی کە سەرپێچی فەرمانی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم لەو تسەوا بهم لەو تسەوە یعنی بڕۆنە خوارێ هەر هەمویان بە زەویدا یعنی زەوی قوتیاندا یان دەکرێت یعنی تەخت ببنەوە لەگەڵ زەویدا یعنی ببنەوە بەگڵ لەگەڵ گڵ لەگەڵ زەوی هیچ جیاوازیان پێ نەکرێ ولا یەکتومون الله حەدیثە و ناتوانن هیچ قسەیەکی خۆیان لەخوا بشارنەوە ها لە قیامەتێ تەبەن دروستکراوەکانی دیکە محاسبەیان لەسەرە یا لەسەر نییە غەیری ئینسان و جنۆکە محاسبە دەکرێت زیندوو دەبنەوە یا نابنەوە جارێ دەبنەوە محاسبە دەکرێن یا ناکرێن دەکرێن یا ناکرێن ئەی ئەگەر چەند گیاندارتان دیوە لە دنیای زوڵم لە ئەوەکەی دەکە دەکا ئاسکێکی فەقیر لەو کێوەیە بنمونە دەکرێن ئەی دوای محاسبەی بەڵێ ئەوەیان تەوان ها لە قیامەتێ خوای گەورە هەرچی مەخلوقاتە تەوان وەکو دەیمرێنێ زیندوشی دەکاتەوە هەر هەمووشی محاسبە دەکرێت تاوانبار و بێتاوان لە ناو گیاندارانیشدا دروست دەکرێت ینی دیاری دەکرێت بەڵام خوا نایان خاتە جەهەنەمێ چیان لێ دەکا ئەو گیاندارەی کەستەمی کردووە بێدەسەڵاتی دەکا ئەوەی کەستەمی لێکراوە دەسەڵاتی دەداتێت تۆڵەی خۆی لێ دەکاتەوە کە تەواو هەر هەمویان تۆڵەی خۆیان کردەوە دڵیان ئاسوودە بوو خوای گەورە پێیان دەڵێسی هەر هەمووتان ببنەوە بەگڵ لەو کاتەدا عولەما دەفەرمون ئینسانی بێباوەڕ تەمەنای ئەوەی دەکات دەڵێ خۆزیام نیش وەکوها لە سوورەتی نەبەئیشدا دەفەرمێت یا لەیتەنی کونت تورابا خۆزیە ئەمنیش هەر وەکو ئاژەڵانە گڵ بامە لەو کاتەدا هەموو کافرێک هەموو تاوانبارێک حەزی لێیە زەوی قوتیدا حەزی لێ ببێتەوە بەگڵ حەزی لێ وەکو گیانداران ببێتەوە بە خۆڵ بەڵام دەبێتێ بێگومان نابێتێ ها چونکە خوای گەورە عەقڵی داوە بە ئێمە وەجگە لە عەقڵیش خوای گەورە پەیام و پێغەمبەری بۆ ئێمە ناردوون ئێمە عوزرمان نییە يومئذ يود الذين كفروا لو رجدا بيان خوش اواني كبي باورو وسربيتي فرماني پیغمبريان كردو صلى الله عليه وسلم لو تسوى بهم الارض لو تسوى بهم يعني يكسان بكرين واوان لقل زويدا يا اوان بزويدا ببرين واخوارو لزويدا بزر بكرين ولا يكتمون الله حديثا ناتوانا هيت قسيكي خوشيان لبرانبر خواي قوردا بشارنوا يا أيها الذين آمنوا أي أوانك إيمان تان هناوا وزاد فرمي لا تقربوا الصلاة نزيكي نويج مكونوا وأنتم سكارى أو كاتيك سرخوشن حتى تعلموا حتى أو كاتي دزانا ما تقولون تدلن لنوجده ها طبعا أو آياتي ها لبقرش خوين مان لسورة بقرة خواي قورك باسي عارقو قماري كر فرموي قازان جيان زرر يان زورتر لقازان جي ئەوە هەنگاوی یەکەم بوو هەنگاوی دووهەمی حرامکردنی عەرەق ئەو ئاەتە بوو کە ئەو ئاەتەش بە یەکجاری حرامی نەکرد تەنها لە کاتی نوێژێدا عەرەق خواردنەوەی لە ئیمانداران حرام کرد کە ئەوە دەفەرمون عەبدوڵای ئیمامی عەلیە دەفەرمێت عەبدوڕەحمانی کوڕی عەوف خەڵکێکی داوەت کرد بوو لە ناو باخەکەیدا دوای بۆ ئێوارەی عەرەقیشی دانێت تەواو ئەو کاتی حرام نەبوو عەرەقیان خواردەوە بە سەرخۆشی نوێژی عیشایان کرد نوێژ عیشایان کرد سوورەتی کافیڕونیان خوێندووە کە دەفەرمێت لا ئەعبود ما تعبدون ڕێک ئاەتەکەیان سەرەبن کرد ئەعبود ما تعبدون تەواو ئاەتەکەت کە سەرەبن کرد ڕێک معنایەکەی دەبێتە شیرک لەو کاتیدا تەواو کە زانیان لە نوێژەدا هەڵەی دەکەن و بە سەرخۆشی نازانن دەڵێن چی خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ کە ئەو ئاەتە هاتە خوارێ زۆرینەی سەحابە وازیان هێنا بۆ چونکە مەغریبێ نیان دەتوانی بیخۆنەوە چونکە ئەگە خواردبیانەوە بۆ عیشای بەهۆش خۆ نەداتنەوە نیوڕۆیە خواردبیانەوە بۆ عەسرێ تەواو بەهۆش خۆ نەداتنەوە ناچار بوون ڕۆژە نەیخۆن تەنها مەجالێک مابوویەوە کە دوای عیشان تا بەیانی مدەتێکی تێدایە دواتریش خوای گەورە لە ئاەتێکی دیکەدا بە یەکجاری لەسەری حرام کردەوە جا ئەوە مەبەستم لەو ئاەتەدا تەنها حرامکردنی عەرەق خواردنەوەیە لە کاتی نوێژەدا بەڵام ئاەتی دیکەمان هەیە کە بە یەکجاری حرامی کردووە کە تەبەن عەرەق ئێستا بۆ هەتایە حرامە بە هەموو شێوەیەک و لە هەموو کاتێکیدا کەم بێ و زۆر بێت تەبەن سەرخۆشت کایە سەرخۆشت نەکا مادەم مادەکە لە ئەسڵدا بێهۆشکەرە
کەسەکە کەمیش بخواتەوە هەر گوناهبارە. یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە نزیکی نوێژ مەکەونەوە ئەو کاتەی سەرخۆشن حتى تعلموا ما تقولون هەتا دەزانن دەڵێن چی ئەوە یەک ولا جنوبا بەلەش پیسیش نزیکی نوێژە مەکەونەوە. جنوب ئەو کەسەیە کە تووشی لەشگرانی دەبێت جا لە خەوێدا تووشی لەشگرانی دەبێت یا ئەوەی ژن و مێرد بەهۆی سەرجەیکردنەوە تووشی لەشگرانی دەبن یا بە هەر هۆکارێکی دیکە پیا و یا ئافرەت مەنی تەوەن هاتەوە لا حەیا فی الدین خۆشوتنی دەکەوێتە سەرێ هەتا خۆی نەشووە بە لەشپیسی نوێشکردن دروست نییە ئللا ڕوخسە دراوە بەچێ ئللا عابری سەبیلین هەتا ئللا ئەو کەسەی کە ڕێبوارە و لە ماڵی خۆی دانیە لە شوێنێکە ئاوی لێ نییە شوێنی لێ نییە خۆی بشوات و تووشی لەشگرانی دەبێ چ دەکا نوێژە ناکە تێمومی دەکا بە نمونە ئەو بۆی هەیە نوێژە بکا لەشی گران بێ بەڵام بە تێموم ئێستا دەیگەینێ بەڵام لە حاڵەتی طەبیعی و ئاساییدا لەشی کەسی لەشگران ناتوانێت نوێژە بکە وەلا جنوبەن و کەسی لەشگرانیش نابێن نزیکی نوێشکەوێتەوە ئللا عابری سەبیلین تەنها ئەگەر کەسەکە ڕێبوار بێ حتا تەغتەسیل هەتا خۆی دەشوو وازحە ئەدی وئین کونتم مەرضا ئەی ئەگەر ئێوە نەخۆش بوون نەخۆشی بە تایبەتی برینداری ها ئەگەر ئاو بەکار بێنی ئاو بەکارهێنانەکە زەرەر لێ بدا نەک نەخۆشیێکی بەسیتی طەبیعی ها ئەو عەلا سەفەرین یان لە سەفەر بووی ئەوێش بەو مەرجەی شوێنی لێ نەبێ ئاوی لێ نەبێ ها دەنا سەفەریش جاری وایە وەکو ماڵی خۆتە وانە لە سەفەرێدای بەڵام لە ماڵێکی خۆماڵیدای وەکو ماڵی خۆت وەکو ئەوەی ئێستا وایە یا لە فندق و لە شوێنە گشتیەکانی کە هەموو وەسائلێکی لێ بۆ خۆشتن ئەوانە ناها سەفەرێک تێیدا مەزالی خۆشتنت نییە ئەو جاء ئەحد منکم من الغائط یا ئەگەر یەکێک لە ئێوە چوویە سەر ئاو سەر پێشا و غائید یعنی پیسایی بەڵام مەبەستی میز و پیساییە ئەگەر کەسێک لە ئێوە میزی کرد یا پیسایی کرد تەبان دەستنوێژی دەشکێ یا ناشکێ دەستنوێژی دەشکێ ئەو لامەستم النساء یا ئەگەر لەمسی خێزان ئافرەتتان کرد ئەو لەمسەیە تەبان خلافی دروست کردووە ها ئێستا دەست بەر یەکتر کەوتنی پیا و ئافرەتی دەستنوێژ دەشکێنێ یا ناشکێنێ تەبان ئەوانەی دەڵێن دەشکێ هەر ئەواتەی دەکەنە دەلیل ئەوەی دەژڵێن ناشکێ هەر ئەواتەی دەکەنە دەلیل ها بەس چۆن تەوان تەفسیری ئاەتەکەی جیاوازە ها ئەوانەی دەڵێن ئەگەر پیا و ئافرەتێکی نامەحرەم یا ژن و مێرد دەستیان بەدەستی یەکتر کەوت دەستنوێژیان دەشکێ ئەو وشەی لەمسەی بە معنای لۆغەوی تەفسیر دەکەن وشەی لەمز لە زمانی عەرەبیدا یعنی دەست لە دەستیدان ها ئەگەر ئاوا تەفسیری کەین بڵێن ئەو لامەستم النساء یعنی ئەگەر پیاوێک دەستی بە ئافرەتێکی کەوت یا بەعەکسەوە ئافرەتێک دەستی بەر پیاوێکی نامەحرەم کەوت نامەحرەم ئەوەی کە مارەیان لێک دێت هەر کچ و کوڕێک لە زەمەنەکاندا بگونجێ لە یەکتر مارە بکرێن و یا بەڕاستی لێک مارەکرابن ئەوەی ژن و مێردن ئەوانە نامەحرەمن وایە ئەگەر دەستیان بەردەستی یەکەوت ئەگەر بە لەمس تەفسیری کەین بەس دەستیان بەدەستی یەکەوێ ئاگایان لێ بێ یا ئاگایان لێ نەبێ بە ئارەزوەوە بێ یا بە ئارەزوەوە نەبێ بە مەبەست بێ یا بەبێ مەبەست بێت تەمان لە مەذهەبی ئیمامی شافعیدا تەفسیری ئاەتەکەی ئاوا دەکەن بۆیە دەستت بەر هەر کەسێکی نامەحرەم کەوت ئاگاشت لێ نەبێ هەر دەشکی جا مەرزنی هەر دەست ها پێست یعنی هەر شوێنێک پێست قاچشت بە قاچی کەوێ ها شوێنێک هەر شوێنێک دوو ئەوە پێستیان بەر پێستی کەسێک کەوت ئەوە تەفسیرێک هەندێک چی دیکە تەمان لەوانە ئیبن عەباس کە مفەسیری قورئانە تەفسیرەکەی بە نەوعێکی کەدا دەفەرمێت ئەو لامەستم النساء یعنی ئەگەر سەرجەی خێزانەکانتان کرد تەمان کە سەرجەی خێزانەکانتان کرد نەک دەستنوێژ ئەو کاتی خۆشتنی دەکەوێتە سەرێ هیچ دەستنوێژی دەشکێ خۆشتنیشی دەکەوێتە سەرێ هەر چۆنێکی بێت تەمان دەستنوێژ دەشکێ یا ناشکێ سێ ڕێی هەیە ها هەندێک دەفەرمون ئەگەر وەک دەڵێ دەست بەدەستی کەوتنەکە بە ویست بێ یا بە بێویست بێ هەر دەیشکێنێ ئەو مەذهەبی ئیمامی شافعیە هەندێک دەفەرمون ئەگەر بە ئارەزوەوە بێ بە مەبەستەوە بێ حاڵین دەشکێ ئەگەر بە لا ئیرادی بێ ناشکێ هەندێکیش بە مطلقی دەڵێن دەست بەردەستی کەوتنی پیا و ئافرەت بەڵێ دروست نییە جائز نییە ها دەستت بخێنا دەستی هەستم خەڵک خراپ حاڵی بووە بەنمونەکە دەڵێ دەستنوێژ لە فڵان کەسی ناشکێ و دەزانە ئەگەر تۆقەشی لەگەڵ بکەی حەڵاڵە وانە ها دەست لە دەستیدان حەڵاڵ نییە بەڵام بە مطلقی دەڵێن دەست لە دەستیدانی پیا و ئافرەتی دەستنوێژ ناشکێنێ
مەگەر تەبان لەگەڵ دەست لە دەستی دانەکەیدا کەسەکە غەریزە و ئارەزووی بچوڵێت تەبان لە ئەنجامی غەریزە و ئارەزوویدا ئاوێک تەڕایەک دروست ببێ ئەو کاتی بەوەی دەشکێت نەک بە خودی دەست لێدانەکەی هەر چۆنێکی بێ لێرە تا ئەو تەفسیرە بەهێزترە مەبەستی ئەوەی ئەو لامەستم النساء ئەگەر سەرجەی خێزانەکانتان کرد وەڕەئی بەهێزش ئەوەی کە دەست بەردەستی کەوتن ئەگەر لا ئیرادی بێتەوان نایشکێنێ و ئەگەریش بەویستەوە بێت و بە حەزوغە ئارەزوەوە بێت ئینسان خۆی بپارێزێ باشتر ئەو جار فەلەم تەجید و ماء ئەو شتانها کەسەکە لەشی گران بوو وازەحە یان چوو بووە سەر ئاو یا سەرجەی ئافرەتی کردبوو بەڵام فەلەم تەجید و ماء ئاوتان دەست نەکەوت بۆ خۆشوتن یا بۆ دەستوێش هەڵگرتنەوە چ بکەن فتەیەمەموا تەیەموم بکەن تەیەموم یعنی چی مەوەستم دەزانم عەمەلیەکە یعنی دەست لە گڵ بەکارهێنان بەڵام تەیەموم معنایەکە یعنی نیاز مەبەست یعنی لە دڵەوە نیازی ئەوەی بکەن کە نوێژەکەی بۆ خۆت حەڵاڵکەی چونکە خۆ ئینسان کە دەستی لە گڵی دەدا گڵ دمساوە خایان دەکاتەوە بەڵام هەر نیەتەکە خی گەورە ئاسانکاریە کردوێتی بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە دەفەرمێت فتەیەمەموا نیازی ئەوەی بکەن کە تەیەموم بکەن بەچی بە سەعیدەن طەیبە بە سەعید یعنی بە زەویەکی پاک خاوێن سەعیدیش ئەویش قسەی زۆر تێدایە ڕێی بەقووەت ئەوەی کە هەرچی لەسەر زەوی بێت و خاوێن بێت و پاک بێ دروستە دەستی لێ بدەی و بەکاری بێنی فەمسەحوا بیهێنن بەکوێدا بوجوهکم بەدموچاوتان وأيديكم بدستان إن الله كان عفوا غفورا بێگومان خوای گەورە چاوپۆشی کەرە چاوپۆشیتان لێ دەکات کار ئاسانیتان بۆ دەکات لە کەمبکوریتان دەبورێ و لە گوناه و تاوانیشتان خۆش دەبێ واضحة غير سيري آياتك كانوا يا أيها الذين آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى أي أوانيك إيمان تان هنا ونزيكي نويش مكونوا أو كاتي سرخوشن حتى تعلموا ما تقولون حتى دزانن دلنتي باسی سەرخۆشی ئەوەندەیە وایە ئەوەی دیکە بابەتێکی دیکەیە وەلا جونوبەن ئیلا عابری سەبیلین یعنی بەلەش گرانیش نزیکی نوێژێ مەکەونەوە مەگەر عابری سەبیل بن کەسێک بن بەڕێدا بڕۆن لە ڕێگادا بن حتا تەغتەسیلوا هەتا خۆ دەچن وئین كنتم مەرضى ئەگەر نەخۆش بووی لە ماڵی خۆشتی بەڵام نەخۆشی ئاو بەکار بێنی زەرەر لێ دەدا ئەو عەلا سەفەرین یا لە سەفەری بەڵام ئاوی لێ نییە أو جاء أحد منكم من الغائط يا يكيك لإيوة چوو بوویە سەر ئاو میز و پیسایی کردبوو ئەو لامەستم النساء یا یەکێک سەرجەی خێزانی کردبوو یا دەستی بە خێزانی کەوت بوو بەڵام فەلەم تەجیدوا ماء ئاوی دەست نەکەوت بۆ خۆشوتن یا بۆ دەستنوێژێ باسی بکە فتەیەمەموا با تەیەموم بکە یعنی با نیەتی نوێژ لە خۆ حەڵاڵکردن بێنێ بەچی بە سەعیدەن طەیبە بە زەویەکی پاک زەوی پاکش ئەگەر تۆزی هەبێت و گڵ بێت تەوان چاکترە ئەگەر نەبوو هەر شتێک لەسەر زەوی بێت و خاوێن بێت دروستە فەمسەحوا بیهێنە دەستت بەکوێدا بوجوهکم وأيديكم بەدەست و دووموچاوی تەوان بۆ خۆشوتن و بۆ دەستنوێژێ تەیەموم بەس دەست و دووموچاوە بۆ معلوماتتان جا هەندێک لە شێوازی تەیەمومکردنەکەی هەندێک لە عولەما دەفەرمون بەس یەک جارە یەک جار دەستی لە زەویدا بیهێنە بە دووموچاوت هەندێک دەڵن بەس ئەوەندە دەست ئەوەندەیە حاڵێ هەندێک دەفەرمون تەوان ئەوە احتیاتی زۆرتر تێدا مەذهەبی ئیمام شافعی دەفەرمێت دوو جار دەست لە زەوی دەدەی جاری یەکەم بۆ دووموچاوت جاری دووەم لێیدا کە لێت دایەوە دەستی چەپت بە ڕاست دابێنە ڕاستیش بە چەپت دابێنە و تاوە تەوان مەسحی تێدا نیە قاچی تێدا نیە و کەسەکە ئەگەر لەش گرانیش بێ پێویست ناکات تەوان هەموو جەستەی خۆی تەیەموم بکە تەنها ئەوەندە تەیەموم دەکات چونکە تەیەموم تەنها نیەتی ئەوەی دێنی کە نوێژەکەی لە خۆت حەڵاڵ دەکەی تەوان بە شێوەیەکی کاتی هەتا دەگەی ئاوی إن الله كان عفوا غفورا بێگومان خوای گەورە چاوپۆشیکەرە و لێ خۆش بوویە ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب سرنجي أوانت نداوە کە خاوەن کتێب بوون پێیان درابوو نصيبا من الكتاب بەشێک لە کتێبەکانی خوا کە مەبەستی جوولەکەکانن و مەسیحیەکانن ألم تر إلى الذين سرنجي أوانت نداوة أي محمد صلى الله عليه وسلم كو لقل لا بركة ديكتك الكيش زورتر ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب سرنجي أوانت نداوة كبيان بخشرابو بشك لكتابي آسماني صدقا يشترون الضلالة دكرن قمراي سر لشواوي
ويريدون دشيانوي أن تضلوا السبيل أن تضلوا قمراتان كانوا رجال إيوش بشوينو رجال إيوش تقدر كأوا طبعا أو بري رخنو هرشي إخوائي جورا ديكا لجولكا ومسيحية كان ككتابي آسمانيان بوهاتوا بلام لقال أوي ككتابي آسمانيان بوهاتوا دزبرداري كتاب آسمانيا كان خوان بون أويك وإيمانش بقرآن ناهينن لجياتي أوي طبعا قمراي وسر الشواوي بيرو دكن وهر أوان دشنا ديانوي خلقيش بدوان كويت وكو أوان قمراو سر الشواوي ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب آسرنجي أوانت نداوة كبيان بخشراوة بشك لو كتابة لكتابة كان إخوة يشترون الضلالة دكرن قمراي وسر الشواوي ويريدون دشيانوي أن تضلوا السبيل كرجال لإيوش ونكن رجال لإيوش تقدر أجر سيري آياتكان كانوا وزوشة بوشة والذين ينفقون أموالهم أواني دبخشن ماليان رئاء الناس بوئي خلق بيان بيني ولا يؤمنون بالله واليوم الآخر باورناهنا بخوا وبروج دوائي ومن يكن الشيطان هركسيك شيطان له بوي قرينة ببيت هاوري فساء أو خرابترين قرينة هاوري هيا وماذا عليهم وماذا تشتك دكوت سريان لو آمنوا بالله واليوم الآخر أجر باور يعني هنابا بخوا وبروج دوائي وأنفقوا مما رزقهم الله بخشي بيان بشك لوي كبيمان لوي كخوا بيداون وكان الله بهم خواي جورا بكارو كردويان عليم زور زانا إن الله بقمان خوا لا يظلم استمناك مثقال ذرة بقدر قردي ليك وإن تكو حسنة أجر إيوة تاكيك يضاعفها سن أوان ديلي دكاتوا ويؤتي دجبخشي من لدنه للاين خويوا أجرا عظيما باداش تشي قورا فكيف دبي چون بي حال يعني طبعا إذا كاتك جئنا هناما من كل أمة بوهمو قالك بشهيد شاهدك وجئنا بك توشمان هنا على هؤلاء بسر أوانوا شهيدا ببي الشاهد يومئذ لو رجدا يودوا بيان خوشا الذين كفروا أوانيك بباوربون وعصوا الرسول أواني سربيتي پیغمبریان کرد صلی الله علیه وسلم لو تسوى اگر یکسان بکرێنەوە بهم ئەوان الأرض لەگەڵ زەویدا ولا يكتمون ناشارنەوە لەخوا ولا يكتمون ناشارنەوە ئەوان الله لەخوا حديث هیچ قسەیەک يا أيها الذين أي أواني إيمانتان هناوە لا تقربوا الصلاة نزيكي نوێژ مەکەون وأنتم سكارى أو كاتي إيوة سرخوشن حتى تعلموا ما تقولون هتا دزانن چی دەڵێن ولا جنوبا بەلەشگرانیش إلا عابري سبيل مەگەر کەسێک بڕوا بەڕێدا حتى تغتسلوا هتا خۆدەشۆن وإن كنتم أجر إيوة مرضى نخوش بون أو على سفر يا لسفر بون أو جاء أحد يا هات يكك منكم لإيوة من الغائط بو بيساي كردن و ميس كردن أو لامستم النساء يا أجر سرجي خيزانة كانتان كرد فلم تجدوا دستان نكود ماء أو فتيمموا تيمم بكن بصعيدا يعني بكاري بينن قليكي باك فامسحوا بهن بوجوهكم بدمساوتان وأيديكم بدستان إن الله بيقمان خوا كان عفوا لبردو لخوشبويا ألم ترى آسرن جد نداوى إلى الذين لواني أوتوا نصيبا أوتوا بيان درابو نصيبا بشك من الكتاب لو كتابا يشترون الضلالة ذكرا قمراي ويريدون دشيانوي أن تضلوا كقمراب ببن قمراب كان السبيل الرقا صلى الله عليه وسلم